سەرلەبەیانی ئەمڕۆ تەقینەوەیەک لە ناوچەی سازان لە بەدیاریکراوی لە خۆڵی میچکان ڕوویدا و بەپێی زانیاریەکانی پۆلیس کاکەمێک لەمەوە پێش قسەی بۆ میدیاکان کرد و لێدوانیدا حوت کەس بوون ئەوانەی کە لەوێ بەرتەقینەوەکە کەوتون و بەهۆی تیەنتیەوە بووە تەقینەوەکە سێ کەس لەوانەی لە تەقینەوەکەدا بوونیانیان لەدەستداوە دوان هێنراونەتە دوو لە بریندارەکان هێنراونەتە ئێرە و وا پێدەچێت ئەوە برینداری سێم بێت کە هێنراوەتە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە و سێ کەس گیانیان لەدەستداوە دوو لە تەرمەکان هێشتا لە ناوچەکە ماونەتەوە بەهۆی سەختی ناوچەکەەوە دەستگەیشتن پێیان زۆر زەحمەتە و یەکێک لە ئەوانەی کە گیانی لەدەستداوە ئەویش لە ڕێگایە بۆی بهێنرێتەوە. ڕووداوەکە بەم شێوازە بووە حوت گەنج بۆ ڕاوەماسی ڕۆشتونەتە ناوچەکە و کاتژمێر ششی بەیانی تیەنتی پێیاندا تەقیوەتەوە هەتاوەکو ئێستا سێ کەس گیانی لەدەستداوە و دوو لە تەرمەکان هێشتا لە ناوچەکە ماونەتەوە یەکێکیان لە ڕێگایە و سێ برینداری دیکەش هێنرانە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە و یەکێکیان بۆی سەختی برینەکەیەوە ڕۆوانەی نەخۆشخانەی سلێمانی کرا. ئەوە دوایین زانیاریەکان بوو لەسەر ڕووداوەکەی ئەمڕۆی ناوچەی سازان لە هەڵەبجە.